ململانەی جیهانی و ئاسایشی ئاسمان و شەڕی درۆنەکان لە نووسینی سەرکەوتی جیهاز و بەختیار شارەزووری وەرگیراو لە سایتی شارپرێس. دوای کۆتایی هاتنی تاکە جەمسەری و سوپەرپاوەر دەرکەوتنی فرە جەمسەری لە ئێستای دنیای ئەمڕۆدا، وڵاتان بەگشتی دەکەونە بە ڕەحمی داگیرکاری ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆوە. ئەمەش بە هەژمونگەرایی دوو بازنە دەرکەوتووە. بازنەی یەکەم هەژمونی وڵاتانی زلهێزی جیهانی بەسەر وڵاتانی زلهێزی ناوچەییدا. بازنەی دووهەم هەژمونی وڵاتانی زلهێزی ناوچەیی بەسەر وڵاتانی بچووکتر لە خۆیان. لێرەوە هەموو وڵاتان ئەوەی پێی دەوترێت ستراتیژی پاراستنی ئاسایشی نیشتیمانی دەکەوێتە بەردەم ئەم شەپۆلانەوە، هەر لە ئاسایشی سنوور و خاک و ئاو و ئاسمانەوە تا ئاسایشی خۆراک و تەندروستی و ئەوانی تر. بۆیە کاتێک دەمانەوێت باز لە شەڕی درۆنەکان بکەین لە هەرێمی کوردستاندا، ئەوە بێخوێندنەوەی عێراق و پاشان هەژمونی وڵاتانی زلهێزی ناوچەیی و جیهانی لەسەر یەکەم عێراق و دووهەم هەرێم خوێندنەوەیەکی لاواز دەردەچێت. با لە عێراقەوە دەست پێ بکەین. دەبێت ئەوەمان لە بەرچاو بێت کە عێراق بۆ خۆی ئەگەرچی لەسەر هەموو ئاستەکان بە مافی نێودەوڵەتی دەوڵەتێکی سربەخۆ و خاوەن سیادەی خۆیەتی، بەڵام لەسەر ئەرزی واقع یەکێکە لەو قوربانیانەی کە لەسەر سفرەی دابەشکاری دەرکەوتنی جەمسەرگیری ناوچەی و جیهانی دانراوە و خاوەنی هیچ سەروەریەکی خۆی نییە، کە دەتوانین بڵێن ئێستا عێراق بووە بە بەشێک لە ئاسایشی ئێرانی لە بەرامبەر سووریا بۆ تورکیا، واتە عێراق کارت بە کارتی پێکراوە وەک قوربانیەک. کە عێراق دەبێتە پاشکۆ واتە سفربوونەوەی ئاسایشەکان. بۆیە لەم ڕوانگەیەوە لە عێراقدا ئەوەی ئێمە دەمانەوێت قسەی لەسەر بکەین ئاسایشی ئاسمانە، کە ناتوانێت ئەم چەمکەی ئاسایشی خۆی بپارێزێ. ئەگەرچی خاوەنی سیستمی بەرگەری و وەزارەتی بەرگری و هێزی ئاسمانیشە، بەڵام ئەو دامەزراوە سەربازیانەش لەژێر ڕەحمی دابەشکاری و ئێراندایە. بە نمونە درۆنەکانی ئەمریکا بۆمبارانی هێزەکانی ئێرانی دەکات کە هیچیان پەیوەندی بە عێراقەوە نییە و تەنها گواستنەوەی جەنگە بۆ سەر لاشەی قوربانی عێراق، بەڵام هێزی ئاسمانی بۆ ڕێوڕسمی یادکردنەوەی جێیش مانۆر دەکات. لەمەوە دەردەکەوێت کە عێراق وەک دەوڵەتێکی دان پێدانرا و هیچ ئەرزشێکی نییە، کۆنتڕۆڵەکەی لە تارانە، ناتوانێت هەرێم وەک بەشێکی فێدراڵ لە عێراق بپارێزێ لە شەڕی درۆنەکان، چونکە پارێزگاری لە خۆی بۆ ناکرێت. لە ڕووی سەربازیەوە ئێستا درۆن بووەتە پلەیەکی جەنگەکان و جەنگیش لە زەویەوە چۆتە ئاسمان و سنووری وڵاتان لەسەر زەوی کاڵ بووەتەوە و ئەوەی گرنگە بپارێزرێت سنووری ئاسمانی دەوڵەتە. خۆگەر هەرێمی کوردستان بوو بێتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی بەرژەوەندی وڵاتانی زلهێزی ناوچەیی و جیهانی، ئەوە دەکرێت ڕۆژێکیش ببێتە سەکۆ و ساحەیەک بۆ یەکلاکردنەوەی ململانیەکانیان. بەڵام وڵاتانی زلهێزی ناوچەیی چەند ناکۆک بن جەنگی بچووک لە ئاسمان بێت یان لە زەوی یان ئابووری یان سایبر، هێشتا بەرژەوەندیان گەورەترە لە ناکۆکیان. بۆیە ناکرێت پێمان وابێت جەنگە درۆنیەکان کە ململانەی ئاسمانی نێوان وڵاتەکانە بە جیهانی و ناوچەییەوە ئیتر سەردەکێشێ بۆ جەنگی گەورە. بە پێشەوانەوە ململانەیان هەیە تا دەگاتە خوێنی کەم و جەنگەکان هەل لە درۆنەوە بۆ تیرۆری کەسایەتیەکان، بەڵام هێشتا گەورەتر نابێ لە بەرژەوەندیە گرێدراوە گەورەکانیان. ئالێرەوە هەرێمی کوردستان ناو بەناو دەگۆڕێت لە ساحەیەکەوە بۆ بەرژەوەندی بۆ ساحەیەک لە ململانەی هەمە چەشت، بەتایبەت درۆنەکان. لە بەرامبەردا هەرێم چونکە دەوڵەت نییە و خاوەنی سیستمی بەرگری و هێزێکی سەربازی ئاسمانی خۆی نییە، بۆیە دەبێت پەنا بۆ بەغدا بەرێت وەک وڵاتێکی فێدراڵی. بەغدادیش بووەتە بەشێک لە ستراتیژی ئێرانی. ئێران و تورکیاش هاوبەرژەوەندین و گڵۆپی سەوزیان بۆ یەک هەڵکردووە تا شەڕی درۆن لە دژی نەیارەکانیان بکەن. تاو ئاستەی درۆنی تورکی دەچێتە سنووری ئێرانەوە، ئێران بێدەنگە و لە بەرامبەریشدا ئێران درۆن دەباتە سنووری قەڵەمڕەوی تورکیا بۆ نەیارەکانی و تورکیا بێدەنگە، کامە دەکاتە ڕێکەوتنی ژێربەژێر بەتایبەت دوای کۆبوونەوەی ئەستانە ئەم گۆڕانکاریانە ڕوویان داوە. ئەمەش بۆ دوو وڵاتی وەک ئێران و ئەمریکا هەرڕاستە لە ساحەی عێراقدا درۆنەکانی ئێران بنکە سەربازیەکان بۆمباران دەکەن و هێرشی خوێنی درۆنەکانی ئەمریکا بۆ ئێران جگە لە ململانەی بچووک هیچی تر نییە و بەرژەوەندیان گەورەترە لە ناکۆکیان. خۆگەر ئەم وردە خوێن و جەنگانە
سەری بکێشایە بۆ جەنگی گەورەتر ئەوا دەبوو دوای کوشتنی قاسم سلەیمانی جەنگە گەورەکە ڕۆی بدایە. نەک هیچ نەبوو بگرە لە هەندێ ئاستا پەیوەندی ئێران و ئەمریکا باشتر بووە. لێرەوە هەرێم لە بەرامبەر هێرش و تەراتێنی درۆنەکانی تورکی و ئێرانیدا هیچی پێناکرێ و هەرێم خۆشی دابەش بووە بەسەر ئەم دووبەرەیەدا و دووبەرەکەش گڵۆپی سەوزیان بۆ یەک هەڵکردووە. بە مانایەکی تر هەرێم ئەگەر یەکگرتوو بووایە تا ئاستێک دەیتوانی هەڵوێستێکی جیهانی بۆ خۆی کۆبکاتەوە و سنوورێک بۆ درۆنە هەمە چەشنەکان دابنێ و ئێران و تورکیای ناچار بە وەستاندنی درۆنەکان یان کەمکردنەوەی درۆنەکان کردە. هەرێم دەبێت بۆ شەڕی درۆنەکان کار لەسەر بەریەکەوتنەکان بکات و هەوڵی دیبلۆماسی جیهانی و ناوچەیی هەبێت تا بتوانێت وەک یەک پاکێج و ماڵێکی یەکگرتوو ئەو کارتانە بەکارهێنێ کە دەبێتە هۆی وەستاندنی شەڕی درۆنەکان و ئارامی ئاسمانی هەرێم.